ئەمڕۆ دەی سێی ڕۆژی شەمە خۆپیشاندانی بەرفراوان و خۆپیشاندانەکە بە دڵنیایی زۆر بەرفراوانە، خەڵکێکی زۆر بەشداری کردووە. دژی دەسەڵاتی فاشستی تورک پشتیوانی بۆ ڕۆژاوای کوردستان، ئاشکراکردنی هەموو ئەو وڵاتانەی کە بێدەنگیان هەڵبژاردووە. ئەمڕۆ خۆپیشاندانێکی بەرفراوان ئەنجام درا لە شاری کیل باکووری ئەڵمانیا بە بەشداری هەزاران هاوڵاتی کە پشتیوانی خۆیان بۆ شەرەڤانان و بۆ خاکی پیرۆزی کوردستان تووپا دەکەنەوە. هەڵبەت ئەم خۆپیشاندانانە بەردەوامە بێ تاکو و گەلەکەمان ئاسوودە و سەرفرازەژین لە بانگراوەتی دەوڵەت و سربەخۆیی و خۆ دەرباسکردن لە هەموو ئەو زەبر و زەنگەی بەسەر نەتەوەکەماندا هاتووە. هەڵبەت ئەمڕۆ خۆپیشاندانەکە زۆر بە فراوانی بێت. بخير به. So, jetzt folgt ein Redebeitrag auf Surani von Hemal Kamaran. Kurdistan çwar welat niye u yek welata hafrin dili welata emro penca roj beser ew hêrişe naberabere narewayî kiraweta ser gelekeman li Efrîn berdewama belam îradey gelî Kurd خۆڕاگری شەرڤانان خۆڕاگریە پەژە و یەپەگە ئەوەی سەلمان کە گەلی کورد سەر دەکەوێ ناکەوێ گەورەترین هێزی ناوچەکە دووهەم هێزی ناتۆ لە ناوچەکە هێرشی کردوتە سەر گەلەکەمان بەڵام گەلەکەمان بە ئیرادەی خۆڕاگری بە ئیرادەی یەکبوون سەر دەکەوێ خۆی ڕاگرتووە لە ماوەی ئەم 50 ڕۆژەدا لەماوەی ئەم 50 ڕۆژەدا زۆر کەم و زۆر لە کەم لە وڵاتان ئەوانەی کە ئیدعای مافی مرۆڤ دەکەن مافی گەلا نەکەن بەداخەوە بێ هەڵوێست بوون هیچ هەڵوێستێکیان نەکردوە هەڵوێستێکە بوش بێ بەجێو بە شەرمنانە بووە بە تایبەت ڕێکخراوە کوردیەکان حیزبە کوردیەکان بە تایبەت باشووری کوردستان کە بەداخەوە ئەمڕۆکە لە ئاڵەتێکی زۆر ناهەمواردایە بەڵام بە هیچ جۆرێک پشتیوانی لەو بەرخودانە لەو سەرکەوتنەی گەلی کورد لە ئەفرین نەکردووە. بەڵام بابزانن دژمنانی گەلی کورد بابزانن سەدان ساڵە گەلی کورد نەتواوەتەوە و لەبەر نەچووە ئێستاش ناتوێتەوە و لەبەر نەچێ لەبەرەوەی گەلی کورد بە ئیرادەیەکی پۆڵاین بە ئیرادەیەکی یەکگرتوو ڕوبەڕووی گەورەترین هێزی ناوچەکە ڕوبەڕووی گەلی ناوچەکە داعش کە هێزێک بوو خوێن ڕێژ ئادەم کوش بەرابەری وەستایەوە لە کۆبانێ شکستی پێدا ئەم ڕۆژ گەورەترین هێزکە ڕوبەڕووی ئەفرین بۆتەوە دڵنیا بین شکستی پێدا ئەیڕوخێنێ خۆی لە خۆیدا ئەو دوژمنە گەورەی ڕووخاوە لە بەرابەر ئیرادەی گەلی کوردە هەر ئەوە بۆ خۆی شکستێکی گەورەیە کە لە ماوەی 50 ڕۆژە کە هەموو شاخەکان کە ماڵەکان کە دارزەیتونەکان سووتێن و بیبڕنەوە گەلی کورد تەواو نابێ و ناتوێتەوە و نابڕێتەوە گەلی کورد لە خەبات بەردەوامە بێ
سەر دەکەوێ هەر بژی یەپەگە یەپەژە بژی گەلی عەفرین بژی یەکگرتووی گەلی کوردستان دەست خۆش کا کامەران زۆر باشی دەست خۆش. Peki kumrun karavanı. Bizi yapacak. Bizi yapacak. Bizi yapacak. Bizi yapacak. Terörist Erdoğan. Terörist Turgay. Terörist Turgay. Internationale Solidarität. Militärische Regierung seit 50 Tagen einen Angriffskrieg mit dem internationalen Recht und dem Recht auf Selbstverteidigung gegen den Terrorismus. Faktisch besteht das vorrangige Interesse der Türkei darin, zu verhindern, dass entlang ihrer Grenze zu Syrien ein autonomes und demokratisches, selbstverwaltetes Gebiet entsteht. Der Abbruch der Friedensverhandlungen mit der PKK war insbesondere innenpolitischen Gründen geschuldet. Erdogan sieht, dass die 51% der Wahlstimmen, die er in April بەڕێژەیەکی زۆر لە ڕێکخراوە ئەڵمانیەکان چەپەکانی تورکیا و بەکۆی گشتی هاوڵاتیانی کورد لە ئەڵمانیا بەشدار بوون لەو خۆپیشاندانە بەرفراوانە